جەنگی ئابووری نێوان یەکێتی ئەوروپا و رووسیا بەرەو پەرەسەندن دەڕوات بە تایبەت کە مۆسکۆ غازی لە 11 وڵاتی ئەوروپا بە تەواوی یان بەشێکی لێ بڕیون. ئەوەی وای لە یەکێتی ئەوروپا کردووە متمانەی بە توانای خۆی هەبێت بۆ بەرگەگرتنی پشڕانی تەواوی غازی رووسیاوەیە ڕێژەی پشبەستنی لە 40 بە وزەی رووسی کەم بکرێتەوە بۆ تەنها لە 9 هەروە سەقفێک بۆ نرخی سوتەمەنی دیاری بکات. ئەم پلانە یەکێتی ئەوروپا تەنها دەتوانێت بۆ ماوەی 3 مانگ خۆڕا بگرێت. بۆیە ڤۆن دێر لاین سەرۆکی کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا دەیەوێت لەبری رووسیا پشت بە وڵاتانی ئەمریکا و نەرویج و جەزایر ببەستێت تا ئەوروپا بە درێژایی زستان بە گەرمی بمێنێتەوە. لەگەڵەوەشدا لە ململانەی غازدا هەمووان زەرمەند دەبن، بە تایبەت وڵاتانی ئەوروپا کە دەزانن زەحمەتە پێش زستان بە نرخێکی گرانیش قەرەبووی غازی رووسیا بکەنەوە. لە بەرامبەریشدا رووسیا بە شێوەیەکی بەرچاو داهاتی دابەزیوە بۆی کەمکردنەوەی هەناردەکردنی غاز بۆ ئاستێکی نزم. هەروەها بەوەی جەنگی رووسیا بۆ سەر ئۆکرانیا و سەپاندنی سزا لەلایەن ڕۆژ ئاواوە کاریگەری کورسی لەسەر ئەوروپا دروست کردووە. لە بەرزبوونەوەی دەنگی ناڕەزایەتی و خۆپشاندان دژی گرانی نرخی سوتەمەنی لەگەڵەوەشدا ئامادە نین لە بەرامبەر هەڕەشەکانی مۆسکۆ بۆ ڕاگرتن و سنووردارکردنی هەناردەی نەوت و غاز پاشەکشە بکات. بۆ ئەم قەیرانە سەرۆکی کۆمسیۆنی ئەوروپا نەخشە ڕێگەیەکی داناوە کە بریتیە لە دانانی داهاتێک بۆ بەرەمێنانی کارەبا لە ڕێی کۆمپانیەکانی وزەی پاک. وڵاتانی ئەوروپای ڕۆژهەڵات یان وڵاتانی غەیرە دەریایی وەک نەمسا و پۆڵەندا ترسیان لەوە هەیە بەرزی نرخی غاز ببێتە هۆی ئەوەی رووسیا بۆ هەمیشە غازی سروشتی ببڕێت. لە کاتێکدا ژێرخانی پێویستیان نییە بۆ هاوردەکردنی غازی شل لە ئەمریکایان وڵاتانی دیکە بۆ بەرەمێنانی کارەبا و دابینکردنی پێداویستیەکانی کارگەکانیان. تەنانەت هەندێکیان ئامادەن ڕێژەی هەناردەی غاز کەم بکەنەوە بە تایبەت هەنگاریە. ئەم دۆخەش دەبێتە هۆی قوڵبوونەوەی دابەشبوون لە نێوان وڵاتانی یەکێتی ئەوروپا و هەڕەشەی هەڵوەشانەوە یان جیابوونەوەی بەشێکیان لە یەکێتیەکە. لە کۆتاییدا هاتنی وەرزی سەرما و بەردەوامی جەنگی ئۆکرانیا و لە چەند مانگی داهاتوودا زۆر شت لەبارەی ئەم جەنگە یەکلایی دەکرێتەوە.